شاری شکۆی مێژوو حەکایەتی کەونارای کورد. کرماشان. کرماشان گەورەترین شاری کوردستانی ڕۆژهەڵاتە و بە پانتایی 94 ملیۆن مەتری چوارگۆشە نزیکەی 1 ملیۆن کەسی لەخۆ گرتووە. کرماشان لە باکوورەوە لەگەڵ پارێزگای سنە، لە باشوورەوە لوڕستان و ئیلام، لە ڕۆژهەڵاتەوە هەمەدان و لە ڕۆژاواشەوە لەگەڵ باشووری کوردستان دراوسێ و هاوسنوورە. بە پێی نووسراوە مێژوویەکان کرماشان یەکێک لە ناوەندەکانی ژیار و شارستانیەتی مرۆڤە. ئەم شارە گرنگترین بنکەی مادەکان و تا سەردەمی هەخامنشیەکانیش هەر بە ماد بەناوبانگ بووە. هەبوونی گەلێک ئاسەواری مێژووی و کۆنی وەک تاقوەسان و بێستون و پەرستگایانە هیتا، دۆزرانەوەی ئێسک و پرووسکی مرۆڤی نیاندەرتاڵ لە شکەوتی ڕاوچیانی بێستون، کۆنی و لە مێژی نەبوونی دەسەلمێنن. دەزانین پارێزگای کرماشان وەکو پڕحەشیمەترین پارێزگای کوردنشینی ئێران ناس دەکرێت. بە پێی لێکۆڵینەکانی کە تازە کراوە لە پارێزگای کرماشانە پێش لەوەی کە دەیانوت کە شوێنێک بە ناوی گەنجدەڕا لە باژێڕی هەرسین کۆنتەرین شوێنی نیشتەجی بوونە. بەڵام 2 ساڵ لەمەوبەر شاندێکی باستانناس واتە ئارکیۆلۆژی و لێکۆڵینەر لە وڵاتانی ئەوروپیەوە هاتن تێکەڵ لەگەڵ باستانە ئاسەوەرناسەکانی ئێران لە شێخیابادی کورتەویچ لە دینەوەر لەوێ کاری پشکنین و لێکۆڵینیان جێبەجێ کرد و ئەو شێخیابادی کورتەویچە کۆنتر دەرچی ئاسەوارەکان کە لە ڕێگەی کاربۆن 14 یا پۆتاسیۆم ئارگۆن و زمایشتیان کرد و تاقی کرانەوە ڕێژەی ئەوەی کە ئەو ڕێژەی دیروکیە مێژوویە کە لە وەستانی کرماشان وتن لە گەنجدەڕێ 7500 ساڵە نزیک بە 1000 ساڵ بوو بە 9000 ساڵ لەوێ دەرچوو. واتە کە یەکێ لە شوێنە هەرە کۆنەکانی نیشتەجی بوونە لە ڕۆژئاوای ئێرە. سەبارەت بە کاری کۆمەڵناسی ئەگەر بڵین لە کرماشاندا و دەزانین بەگشتی زمانی فەرمی ئێمە زمانی وڵاتی کۆماری ئیسلامی ئێران بە فارسی دەدوین، لە فەرمانگەکانە بە فەرمی بە فارسی دەدوین، بەڵام خەڵک خۆیان بە کوردی و زاراوەکانی 3 زاراوەی سەرەکی لە کرماشاندا هەیە. زاراوەی کاڵهوڕە بە ڕێژەی هەشیمەتەکان دەڵێم، زاراوەی کاڵهوڕە زاراوەی سوورانیە و ئەورامانیەکانە. پاشی ئەوە کە دانی کۆمەڵێکیش ڕەوەند لە کرماشانن کە لە پارێزگاکانی دراوسێ هاتوون بۆ کرماشان. هەروە کە دەزانین بە پێی ئاماژەکانی دیروکی و پرتوکەکان کە باشتر بینەران و بیسەرانی خۆشەویست خۆیان دەزانن و بینیون، زمانی کوردی 1 زمانە و 4 زاراوە. زاراوەکان کە ئەوەی وەتم بەس 3 زاراوەی لە کرماشان هەیەی، زاراوەی کورمانجیمان لە کرماشانە نییە کە دەزانین کورمانجی لە ئێرانە هەیەی بەڵام لە کرماشانە نییە. واتە کرماشان زۆر دەوڵەمەندە لە بواری زمانەوە. تاقوەسان مۆرچی مێژووی و هونەری شاری کرماشانە کە لە سەدەی 3 زاینی و
لە سەردەمی ساسانیەکاندا دروست کراوە و جگە لە بارە مێژوویەکەی بایەخێکی یەکجار زۆری هونەریشی هەیە. مێژوونووسان پێیان وایە کە ئەردەشێری دووەم لەبەر هەڵکەوتەی جوگرافی و سروشتی جوان و ئاوی زۆر هەڵکەوتنی لەسەر ڕێگای ئاوریشم ئێرەی هەڵبژاردووە و کردوویەتی بە پایتەختی دەوڵەتەکەی. تاقوەسان دوای تێپەڕکردنی تەمەنێکی سەدان ساڵە ئێستا یەکێک لە سەرنجڕاکێشترین شوێنەکانی کرماشان و بگرە هەموو کوردستانیشە. ڕۆژانە ژمارێکی زۆر خەڵکی ناوخۆ و دەرەوە سەردانی دەکەن و لە سیمای بەردە بێجانەکانیدا هەزاران داستان و ئەفسانەی مێژوویی دەخوێننەوە. کرماشان دوست دارم. کرماشان خیلی خوب. خیلی خوب. خدا حافظ. مرسی. کرماشان نەگەرچی ناوەندی پارێزگایە و بە پرۆسەی نوێبوونەوەدا تێپەڕیوە، بەڵام هێشتاش لە هەندێک لە گەڕەکەکانیدا پێکهاتەی کۆن و نەریتی ماون و بۆن و بەرامەی قەدیمیان لێوە دێ. لە نێو ئەوانیشدا گەڕەکی کۆنی ئابشوران بینایەکی هونەری لەخۆ گرتووە کە بە تەچەی مەعاون مولک بەناوبانگە. ئەم بینا جوان و شکۆدارە ساڵی 1970 لە سەردەمی دەسەڵاتداری قاجاریەکاندا لەلایەن حوسێن خانی موعین الڕەعایەوە بنیاد نراوە. گرنگترین و سەرنجڕاکێشترین بەشی بیناکە کاشیکاریەکەیەتی کە بەوتەی کارناسان هیچ کاشیکاریەکی لەم شێوەیە لە هەموو دنیادا نییە و ئەمە هونەرێکی بێوێنە و تاقانەیە. ڕەنجی کاشیەکان سەداسەد سروشتیە و نەخش و نیگارەکانیش هەر هەمویان بجێڕەوەی ڕووداوە مێژوویەکانن. بەشێکیان ڕووداوەکانی کەربەلا دەژێرنەوە و هەندێکیشیان وێنەی پادشا کەوناراییەکانی ئێرانن. لە ڕووی ئابووریەوە کرماشان سەرڕایەوەی پاڵاوگەیەکی گەورەی نەوت و ژمارەیەک کارگەی گەورە و بچووکی تێدایە پشتی بە کشت و کاڵ و بازرگانی بەستووە. هاوسنووری ئەم پارێزگایە لەگەڵ باشووری کوردستان و ئاستی باڵای هەناردە و هاوردەکردن لەگەڵ هەرێمی کوردستان ڕمێنێکی بەرچاوی خستۆتە ئابووری کرماشانەوە. لە شاری کرماشان بازاڕێکی فراوان و گەورەی هەم نوێ و هەم نەریتی هەیە. بازاڕە نەریتی و کۆنەکە نزیکەی 200 ساڵ لەمەو پێش لە سەردەمی حکومڕانی محەممەد عەلی میرزا بنیاد نراوە و لە وەختی خۆیدا هەموو چەشنە کار و کاسبی و پیشێکی ئەم شارە لەوێ خڕبوو بووەوە. بەڵام دواتر پیشە دەستی و نەریتیەکان باویان نەما و بازاڕەکەش تەنیا بەشی فرۆشتنی وەک خۆی مایەوە و ئێستا هەموو جۆرە شتومەچێک لێرە دەفرۆشرێ. بازاڕی کۆنی کرماشان 18 ڕێڕەوی تێدایە و بە تاریکە بازار بەناوبانگە. لە ئوستانی کرمانشادا بە توولی تاریخدا
مەزیەتها و تایبەتمەندیەهانێکی زۆر زۆر باش وجودیان هەبوو کە دەتوانێت بۆ اقتصاد و ئابووری ئەو وڵاتە بەهرەی لێ بگرین. یەکەم ئەوەی کە ئێمە دوودانە مەرزی ڕسمی پەرویزخان و خسرەویمان هەیە، سێدانە بازاڕچەی مەرزیمان هەیە. ئێمە لەسەر کوریدۆری حمل و نەقلین، شەرق بە غەرب، شماڵی غەربی جنوبی غەربین. ئێمە لەسەر ڕائاهەنی تاران، بەغداد، بەندەر لازقیەین. فرودگایەکی بینولمەلەلیمان هەیە بە نێوی شەهید ئەشرەف ئەسفەهانی کە دەتوانێت زۆربەی پەروازەکانی مەنتەقەی غەرب پوشش بدە. هەروەها ئێمە کە پێشتریش لە خدمەتاندا عەرزمان کرد، نزیک بە 40% لە ئەرازی ئوستان قابلیەتی کشاوەرزی باشیان هەیە. سەدها و ئاوێکی زۆرمان هەیە بۆ کشاوەرزی و نەهایەتەن کەشوهەوایەکی باش بۆ زۆربەی زراعەت، باغات، گیاهانی داروی و حتا ئاژەڵداری. ئێمە عەلاوە بەر ئەوانە لە توولی تاریخدا جێگەیەکی زۆر باش بووین، مهمان نەواز بووین و خەڵکێکی زۆرمان لە منتەقەی خۆماندا جێ کردوتەوە کە لە بواری تجارەت و بازرگانیدا سەرامەدی تاریخی ئێران بووین، هەرچەند کە ئێستاکە لەو جایگایدا نین. ئوستانی کرماشا هەروەها دەتوانێت جێگەی بەرگوزاری زۆربەی تورە توریستەکان بێ سەبارەت بە تەبیعەتگەردی، ڕووستاگەردی، گەردشگەریە تاریخی و نەهایەتەن مەزهەبی. ئێرە کەشوهەوایەکی 4 فەسڵەی هەیە کە دەتوانێت زۆر زۆر پەزیرای میوانانی هاوڵاتیەکانمان و هەروەها خەڵکی هەندەران بن کە دەتوانن تەشی بێنن بۆ ئێرە و لە خزمەتیان دابین. با تەوەجۆیە کە خۆی گەورە تەوا ئیمکانات بۆ ئێمە دروست کردگە و بخصوص لە منتەقەی کوردنشین ئیمکاناتی کشاوەرزی و یانەیە هەیە. بێن واقعاً با تەوەجۆیە کە دەوڵەتیش لە لێمان حمایەت بکەیتن لە بەخشی کشاوەرزی، دامداری، لە بەخشە لێتر باخەوانیویانە کارمان بکەیتن کە ئینشەڵا مەملەکەتەکەمان بێنیاز بکەین لە واردات کاڵاوە لێتر. بخصوص مەسەی منتەقەی کوردستانی کرماشان ئێمە لە ماوەی مەسەن 10 ساڵ پێش شاید بشم لە تەواو کارەکانی نەتوانست لە 50 تاماتێ و ئەمەڵباری ولی ئینشاڵا ئەلان ئێمە ساڵانەیە چشی دەردوودە 8 تا 9,000 تن تاماتە ئەرازیمان هاژر کشتە تاماتەیە و توانستی مەسن تا 150 تا 200,000 تن تاماتەمان بەرداشت بێت. بیشترین صادراتمان و ئەقلیم کوردستان عێراق وە کە ساڵانە حدودی تقریباً بین 15 تا 20 میلیۆن قوتومان هەناردووە. علاوە بەر ئەقلیمی کوردستان بە کشوەری دوبەی، ئەمارات متحدە عەرەبی، رووسیا، مەجارستان، نروژ، کشوەری سودان، کشوەری تونس و بخصوص لە ئەفغانستان و تاجیکستان و وڵاتی ئەوروپاییش لە کشوەری نۆڕۆژمان ئێمە چەند جار هەناردمانە بۆرە. کرماشان بە درێژایی مێژوو شوێنی نیشتەجێبوون و کۆبوونەوەی عەشیرەت و هۆزە جۆر بە جۆرەکان بوو و لە ڕووی ئاینیشەوە شیعە و سوننە و یارسان پێکهێنەری حەشیمەتی ئەم شارن. پەیڕەوانی ئاینی یاری یان یارسانەکان بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵات و باشووری کوردستان دەژین، بەڵام مەوای سەرەکی ئەوان کرماشانە. بە جۆرێک دەتوانین بڵین ئەوان مۆرچی هەرە دیاری کرماشانن. لەسەر بنەڕەتی ئاینی یاری بیر و ڕای جیاواز هەن، بەڵام بە پێی نامەی سەرنجام یاری ئاینی کۆن و ڕەسەنی کوردانە کە لە سەدەی 7 کۆچیدا لەلایەن سوڵتان ئیسحاقەوە بوژاوەتەوە. پەیڕەوانی یارسان کە لە ئێراندا بە ئەهلی حەق دەناسرێن، پەرستن و عیبادەتیان زیاتر بەنهێنیە و دابوونەریتی ئاینی خۆیان لە شوێنێک بە ناوی جەمخانە بەڕێوە دەبن.
مۆسیقا لە یارسانەکان بایەخێکی زۆری هەیە و نزا و دوعایان بە ئاواز و مۆسیقایە و ئامێری تەمورەش لەلایەن پیرۆزیەکی تایبەتی هەیە. لە ئاینیاری یا ئاینیارستان ئیمە وە هیچ وەج معتقد وە نیم کە دیێت و ئەکراه و ئەجبار و یا حتا وەسیلە تەبلیغ و دیگەران و نیشانی بین. بەڵکە دەورش نەوروز یەکی لە چلتەنەی حەزرەتە هەیدەریە یعنی ئاسیبراکە فەرمایشکەی ڕازیمەنیەن یاری زوور نیەن ڕازیمەنیە. دین یاری دین یارسان و ڕزایەت و مەیل و ڕقبەتە هیچ ئەسرار و ئەکراه و ئەجبارێک وجود نێرێ بەندە هەتا ڕە ئەوڵادیە لە خوام مجاز نییەم کە ئیم ناڵێلمە مەجبور بکەم کە حتمەن سەروەئی ئاینە بوون یاین کە حتمەن یارسانی بوون بەڵکە یانە تبخە بڕای و نەزەرە خۆیان و بەرداشتە خۆیان ئەگەر تەمایلێک داشتن هانە سەری دینە نێهشتنیش و نێهشتێن. جایگای ئیسەی مردم یارسانە لە ئوستان کرماشان ئیمە لە تەمامە سنفێل شرکەت دیریم کار دیریم تاسیلاتە مردمە یارسان لە بەقیەیە هاوساغلمان بێشترنەوە و تەور قەت و یەقین کەمتر نییە. شاعریە لە فراوانی لە منتەقەی گوران یافت بوو نەوازەندەیە و هونەرمەندیە لە فرێک لە منتەقەی گوران کرن سنجاوی سانە. خزمەتان ئەرز بکەم لە لاز ئامارە جەمیەتی ئامارە دەقیقی لە دەست نییە وەلی تا ئەوڕێکم من پرسیمە و ژنەفتیمە هەداقل 1 سوم لە مردم ئوستانە کرماشان مردم یارسانە. کرماشان بێشکە و لانکەی گەلێکزانە و هونەرمەند و شاعیری گەورە بووە و ڕەنگە زێدەڕەوی نەبێ ئەگەر بڵین مێژووی کرماشان زیاتر لە هەموو شوێنێکی دیکەی ئەم کوردستانە شاعیر و هونەری تێدا بووە. لە سەردەمی جیاواز و شێوازە جۆر بە جۆرە دەبیەکاندا کەسانی دیار و بەتوانە لەم شارەدا هەبوون و خەرمانی ئەدەبیان بە وشە و واژەی کوردانە دەوڵەمەند کردووە و شامی و پەرتەوی کرماشانی دوو شاعیری هاوچەرخی کرماشانین کە هۆنراوەکانیان بە زاراوەی کەلهوڕی گەوهەری درەوشاوەی ئەدەبیاتی کوردین. جگەل لەوانیش زۆر شاعیر و هونەرمەندی دیکە لەم شارە هەڵکەوتون کە هەر کامە و خاوەنی دەنجێکی تایبەتی خۆیانن. ئیمە توانین بشیمن کە شاعرەی لە خاصێک لە حەداقل قڕونە ششم و هەفتم وەرە و نواتر کە دیریم تیمن داشتیمنە یەکە لەن ملا پەریشان دینەوەریە و بعد از یه با فاصله زمانی فرق ایمه کسانی دیدیم و اسم شاکه، خان مسور و بعد از یانه افراد ترک هن که یانه هر کامل تونستن میراثدار و چراغدار ادبیات و فرهنگ کردی ایمه بون. اما یه نکته که فره مهمه سه کرماشان امرو کرماشانیه که اگرچه وقتی که او رو
تاریخ تماشا کرد و پشت سر تماشا کرد آثار غنی ادبی رواجا نمانیه، اما حرکتی تازه ادبی حداقل دهه 70 و نواتر لئی مرکز فرهنگی غرب کشور شکل گرفته و مهمترین نمونه جریانی و اسم شعر دهه 70 کردی. ایمالا نوعی جغرافیا کسی جور پرویز بنفشی دیریمن، کسی جور کرم رضا کرمی دیریمن، جیاتر لیانه و نواترک کسی که تونستنه او جریان تازه شعر و ادبیات کردی لکرماشان بخنره طبیعیه که باید نو چند نفر فراموش نکرد. یکی سعید عبادتیانه، یکی آقای علی الفتیه، یکی آقای رضا موزونیه و فرل کسی ترک نوع عرصه کار کردنه و الان نوع تولید ادبی دیرن که این تولیدات ادبی خود تونید قابل در لول خاص ادبیات کردی پیشرو در سایر مناطق کردستاناتیش حساب باید و اصلا بوده یک جریان تازه و قابل قبول رای ادبیات کردی لکل مناطق کردستانات. پاڵەوانی و جوامێری پێناسەی کرماشانە و هەر لە کۆنەوە بەم دوو تایبەتمەندیە ناسراوە. ڕەنگ بێ هەر ئەمە ژوای کرد بێ کە لە ڕووی وەرزشەوە شارێکی سەرکەوتوو بێ. لە وەرزشە باوەکانی ئەمڕۆدا زۆرانبازی کرماشان لە ئاستی نێودەوڵەتیدا ناوبانگێکی بەرچاوی هەیە، بەڵام جگە لەوەش وەرزشی کۆن کە لە ئێراندا بە وەرزشی باستانی واتە کەونارایی دەناسرێ هێشتا لە کرماشان باوی ماوە. ئەم وەرزشە لە لای ئێرانیەکان پیرۆزە و بە مەبەستی بەهێزکردنی جەستە و پاقشکردنەوەی ڕۆح ئەنجام دەدرێ. ئەو شوێنەی کە وەرزشی باستانی تێدا دەکرێ زۆرخانەی پێدەوترێ و شێوازی بیناکەشی تایبەتە و دابی دیاریکراوی خۆی هەیە. زۆرخانەی سنگتراشانە بەناوبانگترین زۆرخانەی کرماشانە. گشت اطلاع دارن که مردم کرماشان چنی علاقمندن و ورزش باستانی. سالهای سال جوانی لیمه گشت علاقمندن و رو کردن این ورزش ل 400-500 سال پیش که ایمه لپیش کسبتی لگاری لخومان شنفتیم نه این ورزش لنوی شهر ادامه داشته. پهلوانی نامیک ایمه چیزی که یادمانه زمان حسین گرزار که یکی از پهلوانی نامی زمان ناصرالدین شاه که نامآوری یکی لنامآوری لکرماشان بیه و این ورزش باستانی مورد علاقه عامه مردم علاقمند به ورزش و جوانانش الان و گشتیان رو تیرن اکثرا و ورزش باستانی و در مسابقاتیش که شرکت کردن الحمدلله که عنوان خوبیش و دست آوردن. ورزش باستانی حالا گرده در شاید بیشتر 400-500 سال قبل. نمونه است که زورخانه سنگتراشید، زورخانه کهن قبلا معروفی و سنگتراشید حدوداً 400-450 سال سابقه زورخانه داده که و مدیریت مرحوم حاج حسن خوشندان یکی از مرشدین خوشنامی شهر این زورخانه اداره بیه. الان مناله و نوادگانی در این زورخانه اداره کن. پهلوانی دیگه شهر بیه که بنده ممکنه کم حضور ذهنم کم بودن. پهلوان حسین گرزار، پهلوان علیاصغر گرد، پهلوان نقی تیموری، پهلوان حسن پنده، اقل پهلوانی زیاده کرماشان که واقعا حضور ذهنم یکی اسم که شنباره. کرماشان شهر شیرینم، شهری جوان و کردن شیرین.